ژینگەی گەرمیان بەهۆی وشکە ساڵیەوە مەترسی لەسەرە. کەمی ڕێژەی سەوزاییش لە ناوچەکە و کەمی هۆشیاری تاکیش هەڕەشەن لەسەر ژینگەی ئەم سنوورە کە ئاو و هەواکەشی ناوچەیەکی گەرم و وشکە. بۆ ساڵی دووهەمە وشکە ساڵی ڕوئەدا کاریگەریەکی ڕاستە و خۆی زۆر سەختی کردووە لەسەر ژینگەی ناوچەکە لە ڕووی هەواوە هەواکەمان گەرمترە بووە چونکە شێی کەمترە ڕووبەری سەوزاییمان کەم بووە و ئێستا کاریگەرەکە وا ئەکە ئەم کاریگەری وشکە ساڵی کە کەمتر بێت پاوانەکانمان لە وەرگاکان نەماوە ئەوەشی کەما دەیمەکان نەماوە ئەوەیشی کاریگەری لەسەر ژینگاکە ئەمە لە ڕووی زەویوە وەزەوەکە جۆری زەویەکەش ئەگۆڕێ بەرەوچی بەرەو داما بۆ ئەوەی تێک بچێت بۆ کوالیتەکەی ئەگۆڕێت ئەمە خاڵێکی هەروەها لەسەر ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی کەمی کردووە ئەمیش لەسەر ژینگە تەسیری کردووە. دارستانەکان وەک سیەکانی ژینگە دادەنرێن. بەڕێوەبەری دارستان و پاوانی گەرمیان دەڵێت سەدان دۆنەمزەوی بە دارستانی دەستکرد چێنراوە بەڵام وشکە ساڵی کاریگەری خراپی لەسەر دروست کردوون بۆتە هۆی ئەوەی دارستانیش لەم گەرمیانەدا هاوسەنگی ژینگەیی نەپارێزێت. ئەم وشکە ساڵیە بۆتە هۆی ئەوەی کە دارستانە سروشتیەکان بە تایبەتی کە پشتیان بە ئاوی سەرزەوی بەستووە یاخود پشتیان بە ئاوی ژێرزەوی بەستووە کاریگەری زۆری کردوتە سەر دارستان سروشتیەکان بۆ دارستانە دەستکردەکانی سنووری گەرمیان کە بەڕێوەبەریەتیمان دروستیانی کردووە کاریگەری زۆری کردو چونکە ئاوی ژێرزەوی دابەزی و ئاوی بەنداوەکان داوەزیوە کە تایبەت لە کفریا دوو دارستانی دەستکردمان هەیە لەسەر ڕووبەری 100 دۆنم دروست کراوە پشتی بەستووە بە بەنداوی کفری سەرچاوی ئاوەکەی بۆ دابینەکە هەر کاتێکە و بەنداوە ئاوەکەی ئاستی ئاوەکەی دابەزیە کاریگەری نەرێنی کردوتە سەر دارستانەکان بە شێوەیەکی گشتی. حکوومەتیش لە ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی گەرمیاندا پلانی نەبووە. کاریگەری ئەم نالەباریە لە 3 مانگی داهاتوودا بە ژینگەی ناوچەکەوە دەردەکەوێت. سامان کەریم کورد چات نیوز کفری.